بدەنگ و باست بە چیوە مەشغوڵی والله بإيش فلاعتي وزراعتي ولا صناعة سەناعەت چێکی والله صناعي إشي وكالة عشاء سعر يفروش تۆ زۆر چاکی بۆ مەتەڵەکەی ئێمە والله مەتەڵەکەی ئێمەڵێ هیچ ڕۆح لەبەر نییە جاندار نییە بیری لێ مەکەرەوە جاندار و شت نییە بەس تۆ مامەڵی زۆر پێەکەی مامەڵی زۆر پێەکەی ئەو شتە جاندار نییە ڕۆح لەبەر نییە حەوت تا هەشێل کاکات يعني جانداني وروح لبرجنيا ڕۆح لەبەریش نییە ئێستا ڕەنگە گەر جیرفان و ئەوانە بگەڕێم ڕەنگە پێ بێ حاولت هەتا هەرژێر كذا جاری وایە پێنجەکە جاری وایە حوتەکە جاری وایە هەشتەکە لەوانێ زیاتریش بکە بەڵام تر ئێستا ئەوە ناکە ئەوە پارێ هەزارە بڕۆ دوکاندارشی حوتەژێرکەی پێدەخر ئافری وڵا باش زانیت دەست خۆش پێدەخر زۆر باشە دەتۆ کاکە هیوایینەکەمان بەرە با دیاری هینەکەشی بینێ ئەمە دیاری مەتەڵەکەیە باشە قوربان دیاری مەتەڵەکە و بۆ جەنابێت دەست خۆش بێ و تاعات و عیبادەت لێ قبول بێ ئینشاءڵڵا پەلەش بکەین بۆی کە بچێ مزگەوت باشە قوربان سەر چاو